خۆشەویستان ئەزان ئەو کاتان باش لە بەرنمێکی دیکەی تایبەتدا سەبارەت بە بابەتێکی تایبەت کە لەم دوایەوە و لە دوای چەندین ساڵ یاخود لە دوای 4 ساڵی ڕابردوو بابەتێکی هەرەگەرمی لایەنە سیاسەکان بوو یاخود گرفت و ئارەشی لایەنە سیاسەکان بوو لەم دوایەوە کە بابەتی دەستور هاتە ئاراوە بە تایبەتی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆی لایەنە سیاسەکان کۆبوونەوە و تەبایی و کۆ لایەنیمان بینیەوە لەوەی کە بابەتێکی گرنگ هەیە دەبێ بخرێتەوە نێو پراکتیکەوە یاخود کاری پێ بکرێت کە لەلایەن زانکۆی کوردستانەوە کۆی لایەنە سیاسەکان کە کۆبوونەوە و تا ڕادەیەوەی کە ئێمە بینیمانەوە لایەنە سیاسەکان تەبایەکی زۆریان ینی پێوە دیار بوو و کۆک و تەباش بوون لەسەرەوەی کە دەستوری هەرێمی کوردستان چۆن تقریبا لە سا 73 یاخود زیاتری کە نووسراوەتەوە و پێشتر گرفتی چەند فەقرە یاخود چەند مادەیەکی نێو دەستور هەبوو کە چارەسەر نەکرا قسە و باسی ئەمجاری ئەم بەرنامەمان لەگەڵ بەڕێز دکتۆرە شواقجافۆک و ئەندامی خوری پێشووی پەرلەمانی عێراق ئەم بابەتە یاساییە سیاسیە کۆمەڵایەتیە تاوتوێەکەین دکتۆر بەخێراتی دەست بۆ بەڕێستان پرسیارێکی تەقلیدی یاخود پرسیارێکی دووبارە و لە هەمان کەتە زۆر جەوهەری ئەمەیە کە دەستور ئەوەندە گرنگە کە هەر وڵاتێک هەر قەوارەیە هەر هەرێمێ دەستورێکی هەبێ قوانینی و چوارچێوەیەکی هەبێت کە لایەنەکان پێوە یاخود لایەنە کۆمەڵایەتی سیاسی ئابوووریەکان پێوە پابەند بن. بەڵێ زۆر سوپاس هەڵاو لە جینەبێت و لە بینەرانی خۆشەویست بوونی دەستور بۆ هەر وڵاتێک بۆ هەر هەرێمێک زۆر گرنگە بە حکمە ئەوەی کە ئەو دەستورە دەسەڵاتەکان ڕێک دەخات لەلایەکە و لەلایەکی ترش مافەکانی هاوڵاتیان دەدات چی مافێکی سیاسی و چی مافێکی ئابووری و چی مافێکی تەندروستی و چی مافێکی سیاسی بەمعنە هەموو مافەکان دەدات بە هاوڵاتیان. بوونی دەستور زۆر زۆر گرنگە لەگەڵ ئەوەش جێبەجێکردنی دەستوریش لەسەر ئەرزی واقعیشە ئەوە زۆر گرنگە. پێش ئەو دوو خاڵە نووسینی دەستورەکەش ئەمە خاڵێکی جەوهەریە و دەبێت زۆر بە شێوەیەکی یاسایی زۆر بە شێوەیەکی دەستوری بنووسرێت بۆ ئەوەی کەیانی وڵاتەکە یان هەرێمەکە بپارێزێت و لە هەمان کاتێش باشترین ماف بە هاوڵاتیانی ئەم وڵاتە یان ئەو هەرێمە بدات. دەستور دەکاتە ئەوەی کە بەڕێستان کە دکتۆرەشن ینی بە تایبەتی لە مەسایلی تەندروستی ئەوەی کە ئەکاتە ڕەچەتەیەک بۆ نمونە ئینسانە کە سەر و 45 تێپەڕ کردووە ڕەچەتەیەکی هەیە چۆن کام عیلاج کام دەوا بەکاربێنێت بۆ فڵانە نەخۆشی یعنی ئەکرێ بەو تەژبیه یاخود میتافۆرێکی وا بکەین. لەوانەیە من بە شێوەیەکی تر وەڵامی جەنابەت بدەمەوە لەوانەیە وەکو ئاکتیڤیست لە مەجای حقوقی ئینسان وەڵامت ئەدەمەوە ئەڵێم نەکو لەوەی کە دوای 5 ساڵ ئەو ڕەچەتەی دەرمان وەکو بنووسرێت بەڵکو من دەڵێم ئێمە زۆر دواکەوتوین چونکە مەسەلەی بوونی دەستور زۆر گرنگە بۆ وڵات وەک من تەشبیه دەکەم وەکو ئەوەی کە چۆن چۆ بنەمای مافی مرۆڤ فێری منداڵەکان دەکەیت لە مناڵی ستێپ بای ستێپ قۆناغ بای قۆناغ تا ئەگاتە زانکۆ بۆ ئەوەی مافەکانی خۆی بزانێت چییە و بەرگری لە مافەکانی خۆی بکات و داوای دەکات لە هەمان کاتیشە ڕێز لە مافەکانی کەسانی تر بگرێت بەو شێوەیە چۆ کۆمەڵگەیەکی تەندروست ئەبێت و هەروەهاش مافی هاوڵاتیان بە هەمووی دەپارێزێت و هەستی نیشتیمانیەکانش بەرز دەبێت یعنی هەستی نیشتیمانی زۆر بەرز دەبێت بۆ چونکە تۆ مافت پارێزراوە و لە هەمان کاتیشە مافی کەسەکانی ترش پارێزراوە و لە وڵاتێکە کە کەیانەکەیشی پارێزراوە بە دڵسۆزی و هەستە نیشتیمانیەکەی تاکەکانی کەواتە ئەوەی کە پێڵێن بێ سەروبەریە کە کاتە چوارچێ و ئەوەیەک دروستەکە بۆ من لە سەرەتای قسەکانم وتم ڕێخستنی دەسەڵات چونکە ئەگەر ملاحەزە دەکەیت لە دابشکردنی دەسەڵات و چۆن ئەڵێ separation of ینی
الفصل بين السلطات بي اوتريت يعني هر سلطيك كاري خوي دزانيت شيا بي اوتريت الفصل بين السلطات شي سلطيكي برلماني وشي سلطيكي دادوري وشي سلطيكي تنفيذي أول للايك ترش أم سلطاتانا كار لسر أودكن ببي بندكاني دستور چون ما في هولاتيان ريك بخنو وهروهاش بدن براستي هنديك لو بندانا كتولى دستور دانيت بيوستي بتشريع كرديني ياسا هندكي نخير تو ياساكت هي بيوستت بوايا لواني همواري بكيت لا نتيجة همو ما فكان كباسم كرد شي لما في سياسي آزادي دربرين ما في تندرستي ما في آبوري ما في پروردة كردن هموی دەدرێت لە ڕێگەی تەرجەمەکردنی بەندەکانی دەستور بۆ یاسا لە بەرژەوەندی هاوڵاتیان. دکتۆر بە حکمەوەی کە ئەم بابەتانە تقریبا بابەتیان کەمە وشکن من دەمێ بەڕێستان ینی بەو شێ قسە لەسەر ئەم بابەتە هەرە هەستیارە بکەن بەڵام بە زمانێکی سادە جیاوازی نێوان یاسا و دەستور چییە؟ هەردووکیان تەواوکەری یەکترن یاخود نەبوونی یەکیان ئەکاتە لەقبوون یاخود نەگەیاندنی ئەو کاروانە بە شوێنی خۆ. بەڵێ ئەگەر ملاحەزە دەکەی لە دەستوری عێراقی لە مادەی سیانزە لە مادەی سیانزە یەک دەڵێت دستور الأسمى في العراق وملزم لكل يعني العراق بدون استثناء كواتا يعني العلوية للدستور دستور سروق ياسا أو باب زاني دستور سرو ياسا بالله دستور إنجار ياسا تو أجر ياسايك التشريع كرد بيش الكاري بندكي دستوري تياي أتوانيت شكات بكي لمحكمة اتحادي وكو برلمانتار وكو كتلي سياسي كأم ياسايك تشريع كراوا بيش الكاري بندي دستوري محكمة اتحادي برياري خوي دادات بإلغاء كرديني أو نص ياسايا وطبعا برلماني عراقيان بونمونا هندك جار برلماني عراقي ياسايك تشريع دكات حكومتي عراقي خوي دتشيت بونمونا شكات دكات لمحكمة اتحادي بي أوترت الطعن بالقانون بنص قانوني كبرلمان تشريعي دكات أو كاتا سيري دستور دكان شي نصيك بيش الكراوة قانونك يعني هموي قانونك إلغاء كرات أجر دجي همو نص كاني قانون يعني بونمونا بنديك يعني دوبن بونمونا إما البرلمان العراقي لخليدو هم ياسايك تشريع كرا ياساي اللغات الرسمية تو بي مادة شواري دستور عراقي هتا كاللغة الكردية والعربية والكردية بوشي ونصراوة خوي لغتان رسميتان بلام كبيني من إيما طبعا لياساكا هندك شت تيابو بيش الكاري بند دستوريكا كواتا أم نصانة إلغاء دبيت إلغاء بكريت بشكاتكي محكمة اتحادي خالك ترشبونمونا ما دي تشلو نو اوي كي بيوندي هي ب چن يعني نونر يك نونر بو چن هاولاتي يك نونر بو 100,000 هاولاتي دبيت نونر يعني هبيت بلام بدا خوابيني من ايما هر لم خليدوهم كاعتراض ينقد او بو كسيسات وبستوهشت تنهاية كرسيات كرا بو اواني ك كوتا كان لحالتك تو اما بيش الكاري ما ديتش لونو دستوره بلام كس شكاتي نكد لاي محكمه اتحادي بحكمي اوي كبيانوي اويان هنا وكا اما تاثير دكات لسر بوجي عراقي اجينا اجر شكات كرا لو ياسايا لو بند بالضبط لنا وياسا الغاء دكرا چونك بيش الكاري ما ديكي دستوري اوي كتشلو نويا كواتا ملخص او والله من العلوية للدستور كواتا دستور إنجار ياسا چونك هندك بندي دستور بونمونا مادي 65 أو بيوندي هي بو محكمة اتحادي دليت وينظم بقانون كواتا تو بندا دستورية كهندك جار بيوستي بياسانية هندك جار بيوستي بتشريع كرديني ياسا دبيت ببي نص الدستورية كتشريعي كيت دكتور كواتا أم أكين ناو معي وكا عراق قاني دستورة ودانشتواني هريم كردستانيش يعني دنجان دستردا والله ما قر يعني اللي بكويتو لويكا دستور بيشل كري غرق بكري يعني جرينجيم دستوري شكل العراق هيك لما لبير معنا بيش رفراندوم جنابي سروكا چندين مادي باسكركا 55 ماده بيشل كرا وبتابتي بابتي كركوك ناوچ كردستان كان
دەستور بۆ شوێنە گرنگە لەگەڵ ئاوهەوە لەگەڵ ئەتمۆسفیر و لەگەڵ بوونیە لەگەڵ ئەو بوونیەتە لەگەڵ ئەو عقلەتە بێتەوە گەرنا خواردنێک دەرخواردی هەر مرۆڤێک بی حەزمینەکانی ئەکاتە ئەمە دوجار تووشی ئەوە بێت ئینتیلا بێت. وەکو ئاماژەمان پێکرد بوونی دەستور بۆ هەر وڵاتێکیان هەر هێڵێک زۆر گرنگە. من بەسم لەوەیە دکتۆرە ببوورە ینی پرسیارەکەم بەم شێوە تەکمیل کەم دەکرێت دەستوری هەرێمی کوردستان سبێنە کە داڕێژرێتەوە یاخود ئەوەی کە نووسراوەتەوە بەو شێوێ بێ کە دانیشتوانی هەرێمی کوردستان ئەو ئاوهەوە سیاسێ کۆمەڵایەتی کولتوری کە هەیە بەو شێوێ هەزم بکرێت پاشان دەرخواردی ئەو دانیشتوانە بدرێت. من پێم وایە دەستوری عێراق زۆر بە جوانی نووسراوە بەڵێ جوانە بە بەڵگەشەوە کە ئێمە لە چەندەها کۆبوونەوە لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ وڵاتانی زلهێز کە کۆبوونەوەمان دەکرد ئیشادە یعنی بە دەستوری عێراقی کە دەستورێکی توکمای نووسراوە بەڵام ئەگەر لەبیری تێت کە من لە سەرەتای قسەکانم وتم نووسینی مادەکانی دەستور ئۆکەی و هەروەهاش بوونی دەستور زۆر گرنگە و جێبەجێکردنی دەستورش گرنگە یعنی تۆ ناکرێت دەستورێک بنووسیت دواتر دوو بەرگەی لێ جێبەجێ دەکەیت ئەوەی کە پەیوەندی هەیە بە تەشکیلکردنی حکومەت و پەرلەمان و دواتر ئەیخەیتە وەکو نامیلکەیەک لە کتێبخانە دانیت نابێت ئەوەی کە لە عێراق ئێستا ئەوەیە عیبرەتەکە لە تەنها دوو مادە جێبەجێکراون لە هەموو چاوپێکەوتنەکانم دەڵێم ئەوەی لە عێراق دیموکراسیەکی داپۆشراوە بۆ چونکە تۆ لە وڵاتێک کە دەستورت هەیە هەموو کێشەکانی عێراق چارەسەر دەکات بۆچی تەنها دوو بەرگەیەکی لێ جێبەجێ دەکەیت ئەوەی کە پەیوەندی هەیە بە تەشکیلکردنی حکومەت و پەرلەمان بۆچی بەرگەکانی تر جێبەجێ ناکەیت لەسەر ئەرزی واقعەکە هەموو کێشەکانی عێراق لە زاخۆ تا بەسڕە چارەسەر دەکات. لە هەرێمی کوردستان ئێمە نابێت چاومان لەوەیە کە بڵێن لە عێراق دەستورێک هەبوو جێبەجێ نەکراوە کەواتە ئێمە باش ئێمەش دەستورمان نەبێت نەخێر ئەوە نییە. ئێمە دەبێت وەکو هەرێمی کوردستان بەڕاستی من ئەو داواکاریم هەیە بۆ هەموو هێزە سیاسەکان دەبێت دەستورێکی توکمە کە دەڵێم توکمە چییە؟ توکمە نەکو بە قسەی ئاسایە توکمە لە نووسینی بەندی دەستوری لە ناوەڕۆکەکەی بەرژەوەندی بوونی کەیانی هەرێمی کوردستان و بەرژەوەندی خەڵکی کوردستانی هەیە تکا دەکەم مەسەلەی ململانەی سیاسی بخرێتە ئەولە چونکە ئەم دەستورە هەموو ڕۆژێک ناگۆڕێت بە بەڵگەشەوە ئەوە عێراق 7 ساڵە ناتوانێت ئەو دەستورە بگۆڕێت چەندەها جار هەوڵی ئەویان داوە کە بیگۆڕین و ئەو بەندانە بگۆڕن ئەوان ئەو بەندانێکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەیانەوێ بیگۆڕن بەڵام بە حکمی ئەوەی کە حکمەتی جەنابی سەرۆک بەڕاستی و قیادەی کوردی لە سەرەتاوە کە نووسیانە دەیانزانی یعنی دەیانزانی لەوانەیە لە داهاتوو شتێک ئەوەش تەجروبەکە و طبعا ئەوەش لە دووربینینی جەنابی سەرۆک و قیادەی کوردی وای کرد کە ئەو بەرگەیە کەسێ پارێزگەر قبول ناکات ئەوە ناڕوات بەڕاستی المهم مەبەستم ئەوەیە تکایان لێ دەکەم ململانی سیاسی بخەنە ئەولە ئەم دەستورە دەبێت بۆ پاراستنی کەیانی هەرێمی کوردستان و پاراستنی بەرژەوەندی خەڵکی کوردستان و بە توکمەی بنووسرێت بۆ ئەوەی ئێمە لە ئاستی تەموحی خەڵکی کوردستان و شەهیدانی کوردستان ببین بەڕاستی و هیوادارم ئەوەی کە پرۆفیشناڵ نەبێت لە مەسەلەی یعنی قانونی دەستوری خۆی نەکاتەنەوە مەوزوع چونکە ئەو بابەتە دەستوریە قانونیە ڕێگە بدرێت بە قانونیەکان شتێکی توکمە بنووسن بۆ دکتۆرە ئەو بابەتێکی گرنگە کە چۆن کەسانی ئەکادمی بخرێنە ناو ئەم باس و داڕشتن و یعنی ئەوەی کە پێڵن چۆن دەستورێکی پرۆفشناڵ دروست بێت دەستوری قانونی یعنی مەبەستەکەمە لێرایە کە ناکۆکی سیاسی لایەنەکان یاخود بەرژەوەندی ناکۆکی سیاسەکان چۆن وەکو لە چەند ساڵی ڕابردووە بینیمان ئاوێتە یاخود تەبەنی نەکرێ بە دەستوری هەرێمی کوردستانەوە والله ئێمە ئەگەر مەلاحەزە دەکەیت ئێستا عێراق بۆچی ئەو فۆزای یاخود پرسیارەکە بەم شێوە بکەم دکتۆرە ئەو مادانەی کە لە ئەو ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە کە نووسراونێتەوە کەسانی ئەکادمی نووسیانەتەوە واللهی لیژنەکە ڕاستە یعنی مامۆستای زانکۆ نەبوون هەندێکیان بەڵام ئەوەی کە من ئەیان ناسم و نووسیان
قانونی دەستوری شەهادەی دکتۆرا لە قانونی دەستوریان هێناوە بەڕاستی یعنی من بەس ینی ئەگەر بەم شێوێ بێ هەرێمی کوردستان کەسانی بە ئەزمموی وەکو ڕەحمەتی بەڕێز جەلال تاالبان یاخود کاک مەسعود ئەم دەستوری عراقیان داڕشتەوەم خاوەن تەجروبانە ئەم دنیا دیدانە گرنگن کە بزان ئاوهوا کەشوها ئەتمۆسفیری هەرێمی کوردستان چی ئەخوازە بۆ شێ دەستورێکی بۆ داڕژنەوە نەوەکو وەکۆی عراق بێکە یعنی ئێستا دەستور بۆتە تۆخێک لە ملی واللهی با پێت بڵم کا خەسرۆگیان ئەگەر مەجالم بیتێ بە وەڵامی جەنابەت بدەم دەستوری عێراق پێرفەکتە یعنی بەڕاستی ئەمە با ئێمە بڵێن وەبوتم لە قسەکانم نەکو ئەمە من ئەیڵێم هەموو وڵاتانی دەوروبەر ئیشادە بەو دەستورە و بە نسبەتی ئێمە وەکو کورد بە ئەو بەندانەکە جێگەیر کراوە بەڕاستی مافی ملەتی کورد دەپارێزێت چەسپاوە بەڵام کۆتۆ بەشێکە لە وڵاتێکە کە خۆی خودی خۆی ئاعترافی بە جێبەجێکردنی دەستور ناکات و جێبەجێ نەکردووە لەسەر ئەرزی واقعە ئەمە جیاوازە یان بۆ نمونە بەندەکانی بە شێوەیەکی سیاسی میزاجی تەفسیر دەکرێت بەس تەنها بۆ ئەوەی کە مافی ملەتی کورد نەدرێت ئەمە جیاوازە ئێمە باسی نووسینی دەستور دەکەین بۆیە من وتم ئەوانەی کە دەینووسن يعني اختصاص بن وبتأكيدش يعني أما مكملة برؤية سياسي بو خو أواني يعني بجداريان كرد لنوسيني دستوري عراقي همويان يعني أكاديميان قانوني دستوريان تواو نكردوا بلكو بو نمونا جنابي السروك وقيادي كردي كبجداريان كرد لنوسيني أو دستورا وايان كرد بوشيك سروكي أنجماني دوای عێراق گیر بخۆن نەزانن چۆن خۆیان ڕزگار کەن لەو مافەکە دراوە بە هەرێمەکان تا ئێستا ناتوانن بۆ چونکە چەسپاوە لە ناو دەستور فەرز یعنی نەکو فەرز کراوە مافە دراوە بە هەرێمەکانە بۆیە من دەڵێم کە دەستور بنووسرێت بەو شێوەیە بنووسرێت کە مافی کەیانی هەرێمی کوردستان بپارێزێت و هاوڵاتیانی کوردستان چونکە ئێمە یەک هەرێمین هەمومان یەک هەرێممان هەیە و یەک هەدفمان هەیە کە خزمەتی یەکەم جار پاراستنی کەیانی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەش خزمەتی تاک بە تاکی دانیشتوانی هەرێمی کوردستانە بە هەموو نەتەوەکانی دکتۆرە لام گرنگە کە ئەم قسە و باست کە وروژان چەندێک دەستوری هەرێمی کوردستان و کۆم قوارێ دەبێت بێتەوە لەگەڵ دەستوری ئەو دەستورە نووسراوی عراقدا یعنی چی دانیشتوانی هەرێمی کوردستان یاخود ئەو لە صاحب تەوسعەی کە دەستوری هەرێمی کوردستان نووسراوەتەوە ئەوی ترە بێتە با لەگەڵ دەستوری عراقا بێتەوە مادەی 13 واضحەوە صریحە وەکو ئەمەژەم پێکرد من باسی چی ئەڵێت مادەی 13 دکتۆرە مادەی 13 خۆی طبعا باسی ئەوەیە باسم کرد بۆ جەنابەت ئەوەی کە دەڵێت ملزمە بۆ هەموو عێراقا و لە مادەی 2 هەمیش دەڵێت بە هیچ شێوەیەک نابێت هیچ نەسەکی دەستوری معارض عفوا هیچ نەسەکی قانونی معارض بێت لەگەڵ دەستور و هیچ بەندێک لە دەستوری هەرێمەکان نابێت معارض بێت لەگەڵ دەستوری عێراقی و ئەگەر ئەتەوێ بحرفيا پێت بڵێم چی نووسراوە بەو شێوەیە أولا يعد هذا الدستور القانون الأسمى كواتە دەستور خۆی سەرو یاسایە وملزمة لهمو بەشەکانی عێراقا دوو لا يجوز سن قانون يتعارض مع هذا الدستور كواتا هيج قانونيك أو كباسمان كرد ياساكان بونو منو ياساي زمان فرمية كان معارضة بو مادة 4 يعني ياساي أو هن هالبجاردن كان معارضة بو مادة 49 دستورة كمخالفة براستي چونك أو نصي كدليت 100,000 نسمة يك نري هي أوان يعني بيش إليان كرد كواتا أمدو ياساتو بيش الكاري أو مادة شكراوة وأويك بيوندي هي ببرساري جنابت دليت يعد باطلا من باسم كتبوت شرح كتبوت كنابيت هيج بنديك دكتور كرديكي خوي قالت يعد باطلا كل نص يرد في دساتير الأقاليم كواته هر نصك لدستوري هري مكان معارضة بو دستوري عراقي باطلة إيش ناكات طبعا چونك نابيت بوشيوية أو أي نص قانوني آخر يتعارض معه كواته هر هەرێمێک خۆی طبعا باسی هەرێمی کوردستانی نەکردو بەڵام in general بێشەوەیەکی گشتی باسی دەکات دەڵێت هەر هەرێمێک دەستوری هەبێت نابێت نەسەکی تیا بێت معارض بێت بۆ دەستوری عێراقی ئەو قسە و باسە هەرچەنەمە سوودی نییە وەکو نەڵێ گۆزەشت یعنی چووکە ئەگەر هەرێمی کوردستان پێش عێراق دەستوری بنووسێتەوە عێراق پابند دەبوایە بە دەستوری هەرێمی کوردستان بۆ یاخود
ئێستا پێچوانێکی ئەوە بە پێ نظامی فیدرالیەکانە تعامل دەکرێت بەڵام ئەگەر لە بیرت نەچێت ئێستا بۆ نمونە هەندێک لە یاساکان کێ پەیوەندی نییە بە سەلاحیەتی حەسری بۆ نمونە یاسا جیاوازە لەگەڵ دەستور پێم وتی دەستور علویە و ئێمە وڵاتێکی فیدراڵی ئیتیحادین کەواتە هەندێک دەسەڵات دەدرێت بە حکومەتەکان وهندێک عفوا يعني حکومەتی ئیتیحادیەکان چونکە مستەلاحی مرکزی غەڵەتە نابێت بەکار بهێنرێت هەرچەند زۆر لە سیاسەتمەداران بەکاری ئەهێنن غەڵەتە ئێمە حکومەتێکی ئیتیحادیمان هەیە لە عێراق نەکو ئیتیحاد حکومەتێکی مرکزی ئەوە یەک کەواتە هەندێک دەسەڵات بە پێ ئەم دەستورە دراوە بە حکومەتی ئیتیحادی بۆ چونکە سەلاحیەتی حەسری بە حکمی ئەوی نظامی فیدراڵیە و هەندێک دەسەڵاتش دراوە بە هەرێمەکانە هەندێک یاسا لە هەرێمی کوردستان دەرچوو پێش بوونی عێراقی تازە بە یاسای هەرێمی کوردستان طبعا ئەمە بە پێمادەی دەستوری کە خودی خۆی لەناو دەستوری عێراقی ئاماژەیان پێ کردووە دەستوری هەرێمی کوردستان تەواو بێت ئێمە حتمما نەکەین ناو معمەع و سراعێکی سیاسی بەتایبەتی هەڵبژاردنەکانمان لە پێشە یعنی ئەولەویە دەیا بەچێ بوونی دەستور لام گرنگە لە دەروی بەرنامەکە بەڕێستان باستان لە سەرۆکایەتەکە کرد کە دەستور دوجار دەتوانێت لەوان بپێچێتەوە ئەوەی کە لە خوارێ ئەوانە ئەوە یاساکان بێت تعاملکە طبعا لە دەستوری عێراقی خۆی باسی سوڵتاتی کردووە باسی سوڵتای پەرلەمانی چۆن سوڵتای پەرلەمانی تەشکیل دەکرێت و چۆن ئەندامانی پەرلەمان هەڵەبژێرن و کەواتەش چۆن لێپیچنەوەش لەگەڵیان بکرێت لە چی حاڵەتێکە هەروەهاش هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ئاماژەیان پێکردووە لە جزئی سوڵتە تەنفیذیە کە سەرۆکی کۆمار و ئەنجومەنی وەزیرانە و هەروەهاش سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئاماژەیان پێکرد لە حاڵەتێک ئەگەر خیانەی عوزما هەیە لە چی حاڵەتێک عەزل ئەکرێت سەرۆکی کۆمار و هەروەهاش سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە چی حاڵەتێک متمانەی لێ دەسەنرێتەوە چونکە متمانەی لە پەرلەمان وەرەگرێت المهم ئەوە باسەکرێت بەڵام مثلا يعني پلە تایبەتەکانی تر ئەمە هەر یەکێکی بە یاسای خۆیەتی بەڕاستی ئاماژەیان پێ کردووە بەڵام بەش بە حاڵی خۆم دەڵێم دەستور دەبێت لە ژینگەیەکی سیاسی تەندروست بنووسرێت بۆ لە ململانە دەنووسرێت چونکە هەر کاتێک تۆ ململانەی سیاسیت هەبێت بە تەکید تەئسیرێکی سەلبی ئەبێت لەسەر نووسینی دەستور و هیوادارم بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بخرێتە بەرچاو و تەئسیری وڵاتانی غەیری هەرێمی کوردستان تەئسیرێکی سلبی نەبێت لەسەر مەسەلەی نووسینی دەستور چونکە ئەمە یعنی بەڕاستی تەحدیدی داهاتوو هەرێمی کوردستان دەکات لە مەسەلەی دەستورەکەی مەبەستم بۆیە دەبێت بەرژەوەندی کەیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان اعتباری بۆ دانرێت دکتۆرە کە بەڕێستان دەڵی هیوادارم با ئێمە زۆر یعنی واقعیانە قسەکەین زۆر ڕاڵیانە لەسەر ئەوەی کە هیوادارم بە قسە کوردەکەی بە خۆزگە نابێت بەتەکید بەڵام بەکردە نابێت لە نووسینەوەی دەستور ئێمە بمانەوێ نەمانەوێت کە چوار دەوڵەت یعنی لەم هەرێمە کە لە سێپارچەکەی دیکەی کوردستان کە دابەشکراوە هەیمەنە و قورساییان نەبێت لەسەر ئەم دەستورە ڕێزم هەیە ئەگەر ئیرادێکی سیاسی لە قیادەی کوردی کە ئێستا لە ساحەی سیاسی هەبێت ئەگەر یەکریزی بۆ نووسینی دەستور هەبێت چۆن لە 2003 کە حکومەتی عێراقی پێشور و خاوە حکومەتی تازە و نووسینی دەستور ئەی چۆن مافی کورد چەسپا لە دەستوری عێراقی ئەتوانی وەڵامم بدەیتەوە ئیرادەیەکی سیاسی لای قیادەی کوردی کە بەرژەوەندی هەرێمی کوردستان و تاکی خەڵکی کوردستان دەبێت بپارێزن لەوانەیە کەسێک پێم بڵێت ئەفۆن بە تەواوی کەم بۆ ئەوەی کەس ڕەخنەم لێ نەگرێت لەوانەیە پێم بڵێن خۆتان هەڵەکێشن چیتان کردووە بۆ ئێمە خۆ دەستورە هیچ سوودمان لێ نەخێر ئەو دەستورە هەیە بەرزترین دۆکیومنتێکی یاسایی لە هەموو عێراقا مافی تۆی پاراستووە مافی تۆی چەسپاوە ڕاستە ئەم حکومەتەی ئیستا جێبەجێ ناکات بەڵام خۆتا هەتایە نییە بۆ نمونەیەکی بەسێتت بۆ ئەهێنم ئێمە ساڵانە لە خولی دووهەم و هەروەهاش سەرەتای سێهەم مافی پێشمەرگەمان جێگیر دەکرد لە یاسای بودجەی دەوڵەتی عێراقی بە پێ دەستور
ئێمە داخڵمان دەکرد و پەسەندش دەکرا بەڵام نەیان دەنارد بۆ هەرێمی کوردستان بەڵام مادام تۆ بە پێی دەستور چەسپات لە یاسای دەوڵەتی عێراقی کە پەرلەمان باڵاترین سوڵتەی تەشریعی لە وڵات دەنگی پێداوە دوای چەندەها ساڵش بۆت هێداوای بکەیت لە کاتێکە کە حکوومەتێکی ئیمانی بە مافی هاوڵاتیان ببێت مافی مرۆڤ دیموکراسێکی ڕاستەقینە نەکودا پۆشراو بۆت هەیە دوای چەندەها ساڵش ئەگەر 20 ساڵی تر داوای مافی ئەو پێشمەرگانە بکەیت کە لە چەندەها ساڵی یعنی لە بینی 2014 کە ئێمە یعنی داخڵمان دەکرد و نیان ئەدا مەبەستم چییە؟ ئەمما دەستوریانە نامرێت زیندووە مافی کوردستانی پاراستووە بەڵام لەسەر ئەزی واقع جێبەجێ نەکراوە بەڵێ من پێتەڵم جێبەجێ نەکراوە نەکو تەنها مافی هەرێمی کوردستان مافی هەموو هەوڵاتیانی عێراقی و ژینگەی سیاسی عێراقی ئەمڕۆ کە دەیبینی تۆ بە یعنی گەورەترین بەڵگەیە لەسەر قسەکانی من کە ئەم دەستورە جێبەجێ نەکراوە بۆیە مافی هەوڵاتیانی عێراق لە زاخۆ تا بەسڕان نەتراوە. ئۆکەی دکتۆر ئەو مافانی کورد لە دەستوری عێراقا کە ینی تەسبیت بوون شوێنی خۆیان گرتووە چه هێزێکی و دەستورە هەڵوەشێنێتەوە هیچ هێزێک نییە چونکە الشعب مصدر السلطات الشعب مصدر السلطات بۆیە خەڵک خۆی دەنگی پێداوە بە دەستورە و تەنها خەڵک خۆی ئەتوانێت هەڵەوەشێنێت و بۆیە من وتم کە ئیرادەیەکی سیاسی کوردی حقیقی یعنی بۆ نووسینی دەستوری کوردستان هەبێت ئەتوانین بینوسین بەو شێوەیە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و کیانی هەرێمی کوردستان لە نووسینی دەستوری عێراقی سێ پارێزگای کوردستان دەنگی پێنادات هەڵناوەشێتەوە ئەو بەندانە کە پەیوەندیان هەیە بە مافەکانی ملەتی کورد هەموو هێزەکانی خۆیان کۆ کرد هەموو توانەکانی خۆیان کۆ کرد بەس تەنها بۆ ئەوەی کە ئەو بەندانە بگۆڕن یان هەڵەوشێنن نەیانتوانی بۆ چونکە دووبارە دەڵێمەوە الشعب مصدر السلطات هەر جۆر دکتۆرە مەوکو کۆتایی تۆری ئەمجارەمان لەسەر نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان کە بابەتە کەشمانەوە بوو چۆن هەرێمی کوردستان لە ڕێفراندۆمی مێژوویەکە کە ئەمە هەمیشە بە تاپۆ ڕەشەکە ناوێ بین ئەگەر فشار ئەگەر لۆد ئەگەر بە هەر شێوێک لەسەر هەرێمی کوردستان دروست بکرێتەوە ئەو دەستورە بە خیار یاخود بە کەیفی وڵاتانی دراوسێ بنووسرێتەوە ئەکرەوەکو ڕێفراندۆمی مێژوویەکە مکوڕ و ینی دانیشتوانی هەرێمی کوردستان یاخود قوارە سیاسی یاسایەکە پێداگر بێت لەسەر ئەو دەستورە دابڕێژتەوەکو چۆن دانیشتوانی هەرێمی کوردستان کە ئێمە ئەیبینین ئەوەی کە بە معنا پێڵێن تەسامح پێکەوەژیان تۆلێرانسێکی بێنمونە ینی نمونەی وابزانم دەگمەنە لەسەر زەویە لە هەرێمی کوردستان هەیە کە تعبیر لەوان کاتوو نەکەوێتە ژێر هیچ جۆرە لۆد و فشاری وڵاتانی ئیسلامی بێ علمانی بێ یاخود دەوڵەتێکی وەکو تورکیا یاخود ئێران یاخود عێراق بێت خۆ لە کەوتایی هەر ئەم دەستورە دەبێت لای هەموو تاکێکی کورد بێت ئەتوانم بە شێوەکی تر بڵێم عەفۆ لای هەموو تاکێک دانیشتوونی هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان نەتەوەی غێری کوردیشی تایە وایە ئاینێکی تریشی هەیە غێری ئیسلامە یعنی ئاینێکی زۆری تایە پێکاتێکی زۆری تایە پێکەوەژیانێکی زۆری تایە ئەمە دەبێت بیزانین ئەم دەستورش ئەگەر بنووسرێت خۆ هەموو کەسێک ئەی خوێنیتەوە وەکو چۆن دەستوری عێراقی خوێنراتەوە هەموو تاکێکی عێراقی وەریگرت و خوێندەوە ئینجا دەنگی داوایە دووبارە لە کوردستان بە هەمان شێوەیە بۆیە من ئەڵێم الشعب مصدر السلطات خەڵک قەناعەتی پێ نییە کە ئەم دەستورە مافی بپارێزێتیان قەناعەتی نییە ئەم دەستورە بە شێوەیەک نووسراوە کەیانی کوردستان بپارێزێت یان مافی بپارێزێت دەنگ بە نەخێرەدات و تەواو بەڵام ئەگەر خۆی بینی دوور لە تەئسیری سیاسی و دوور لە تەئسیری وڵاتانی تر خۆی بخێنێتەوە خۆی ڕەئی خۆی بدات ئەمە طبعا بە تەئکید دەستورێکی توکمە دەبێت و لە بەرژەوەندی پاراستنی کەیانی کوردستان دەبێت و لە بەرژەوەندی تاکی کورد خودی ینی دانیشتوانی هەرێمی کوردستان دەبێت بۆیە تەنها بە نووسین نییە دەنووسرێتەوە بەڵام دووبارە دەڵێمەوە جەنە بتوێتت بۆ هیواداری هیوادارم بەڵێ ئەزانی بۆ چونکە یعنی هیوادارم هێزە سیاسەکان تەبابن خەڵک زۆر یعنی چۆن ئەڵێ ئەم پێکەوەژیان لەنەوە خەڵکە هیوادارم هێزە سیاسەکانش بە هەمان شێوەیە بیر لە بەرژەوەندی ئەم خەڵکە چەندەها ساڵ خەباتیان دەکرد و شەهیدیان داوە مافی خۆیانە دەستوریەکان هەبێت
مافی خۆیانە کە هێزە سیاسەکان تەسیری وڵاتانیان لەسەر نەبێت و بێنە سەر مێزی گفتوگۆ و دەستوریکیان بۆ بنووسن کە کەیانیان ئەو خێنەکە دایان بپارێزن و هەروەهاش مافیان بدرێتێ هەر ئەوەندە و خۆی من کە دەڵێم هیوادارم چونکە بەڕاستی یعنی دووبارە دەڵێمەوە هیوادارم لە ژێنگەیەکی سیاسی تەندروست بنووسرێت تقریبا ئەو هۆیە بینینەوە تر نازانمەکەوینە ناو و هیوادارشم جارێکی تر ئەڵێم ئەم ئیرادە سیاسیەی قیادەی کوردی کە لە 2000 ینی کاتی نووسینی دەستوری عێراقی کە دەنگیشی لەسەردرا جەنابی سەرۆک بەو دووربینە یعنی بیری کرد و قیادەی کوردی هەمووی کە بەشداری کرد جەنابی مام جەلالیش لەگەڵ جەنابی سەرۆک و کاکنەوە شوروان و هەموو ئەو قیادێکی لە بەغدا چوو غورفە عەملیاتیان کرد و لەگەڵ جەنابی سەرۆک و لەگەڵ فەریقی دادوەری توانیان چۆن ڕەئی قانونی و سیاسیش چونکە نابێت جیا بکرێتەوە بەڵام کە دەڵێم قانونی و سیاسی و دەستوری دەبێت لە بەرژەوەندی ملەتی کورد بێت لە بەرژەوەندی هیچ هێزێکی تر نییە ئەلموهیم هیوادارم ئەوەی کە کرا کاتی نووسینی دەستوری عێراقی ئێستش بکرێت لەوانەیە کەسێک بڵێت ئێمە علاقەمان چیە ئەوە نەتەوەکانی ترا و شتێکی نەخێر ئێمەش دەمانەوەی شتێکی باشتر بۆ هەرێمی کوردستان بکەین دکتۆرە قسە و باس بڵێن زیاتر لەمە و هەڵەگرێک کە من ویستم پرسال لەوە بکەم دەوڵەتانی زلێزن دەوڵەتانی خاونە هەیمەنە هەن دەستوریان نییە و وەهشن بەڵام بە ئومێدەوەی کە بەڕێستان شتێکی وا هەیە لە پرۆژەتانە کە دووبارە بێنەوە نێو کایە سیاسەکە بە تایبەتی لە عێراقا حتمما دیمانی تایبەتمانەبێت و قسە و باسی جدیترمانەبێت ئینشاءالله زۆر سپاس بۆ دکتۆرە ئەشواق جاف وەکو ئەندامی پێشووی پەرلەمانی خولی پێشووی پەرلەمانی عێراق زۆر بەخێراتی خانم زۆر سپاس بژیت خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە تەندروست باش بن